جوتیار و کێڵگەزارەکی ئایالەتی واشنتن ستیت 48مین پێشبڕکێی جیهانی کۆلەکەی سەیفۆی ئەمساڵی بردەوە کە لە دوورگەی هافمۆنی ئایالەتی کالیفۆرنیا بەڕێوە چوو. ئەوە وەرزێکی درێژ بوو، بەڵام لە مانگی چواردە دەستم بە تۆکە کرد و توانی بە ناوڕاستی مانگی شەشدا پۆلێن و پێتاندنی بکەم و کولەکەکە گەورە بوون و ئەوەیە کە دەیبینن. جێف ئۆڵمایر لە شاری ئۆڵمپیای واشنتن ستیتەوە خەڵاتی $19,709 بردەوە بۆ کۆلەکەکەی کە کێشی 2,191 پاوەند یان 993.8 کیلۆغرام بوو. ڕاهێنانی باش لە خاک، هاوسەنگی، نایترۆجین و پۆتاسیۆم و فسفۆر و تەنها بەڕێوەبردننی ڕووەکی باش. جا لە بنڕەتدا ئەوەیە کە ئەم ساڵ من لەسەری چڕ بوومەوە و گەڕامەوە بۆ بنچینەکان. ئەو لە ساڵی 2017 پلەی سێمی بەدەستهێنا. زۆر خۆشحاڵم کە هاتووم بۆ ئێرە. بە بڕای من ئەمە جۆرێک لە باوە گەورەیە لە کێبڕکەی کولەکە، کەواتە جێگای خۆشحاڵیە کە لێرە بیت و بەشێک بیت لەمە. جوتیارانی باش کەشێکی باشدا و هاوڕێتیەکی باش. پێشبڕکی ساڵانەی ساڵی ڕابردوو ناسراو بە سوپەربۆڵی کولەکە بەهۆی سنوورداریەکانی پەتای کۆرۆناوە بەبێ بێنەر بەڕێوە چوو. تۆزێک بچووکترە لە هەندێک لەوانەی تر، لە 2 مانگی 7 پۆلێن و پیتێنراوە، کەواتە 101 ڕۆژە لەو کاتەی شتێکی بچووک بوو. زۆربەی ئەمانە نزیکەی 115 تا 120 ڕۆژن. جا ئەمە زوو گەشەی کرد. 1,559 pounds. Gary Miller from Norfolk. ترافیس کێگنەر خەڵاتی پێشبڕگی ساڵی 2020 بردەوە بۆ کولەکەیەک کە کێشەکەی 2,350 پاوەند یان 1,065.9 کیلۆغرام بوو کە هەرە قورسترین کولەکەیە لە باکووری ئەمریکا.